مذاکره بین ما و آمریکا بود. آمریکایی که تەواوی ئەو کێشانەی ڕۆژئاوا لەگەڵ کۆماری ئیسلامیدا هەیەتی تەنها لەبەر پشتگیریکردنی دۆزی فەڵەستین و قودسە لەلایەن گەلی مەزن و ڕێبەرانی ئێمەوە. هەر بۆیە من ئەم ڕۆژە بەرز ڕادەگرم و داوا لە هەموو موسڵمانانی جیهان دەکەم وەک هەمیشە بە مەراسیمی شکۆدار یادی ئازادی قودس بکەنەوە. ئێمە لەم نیو سەدەیەی دواییدا گەورەترین باجمان بۆ پشتگیری فەڵەستین داوە و ئەم جەنگەی ئێستاش هەر لەو چوارچێوەیەدایە. بەرزترین ڕێبەری سیاسی و ئیمام و گەورەی ئێران لەم ڕێگەیەدا گیانی سپارد. ترەمپ و نەتەنیاهۆ ئێوە تاوانبارن. تاوانی ئێوە هەر تەنها پێکانی ڕێبەران و فەرماندە سەربازیەکانمان نەبوو، بەڵکو ئێوە پەلاماری قوتابخانەیەکی سەرەتایی کچانتاندا و 168 منداڵی بێتاوانتان شەهید کرد. تاوانێک کە دەنگی هەموو ڕێکخراوە جیهانیەکانی لێبەرز بووەتەوە. کۆماری ئیسلامی بەرگریکردن لە مافەکانی گەلی ئێران بە مافێکی ڕەوا و پیرۆز دەزانێت. ئێمە گەروی هورمز دادەخین چونکە ئەوێ شوێنی دابینکردنی بەرژەوەندیەکانی ڕۆژئاوا و ئەمریکایە. بە وڵاتانی دراوسێ دەڵێن هەر شوێنێک ئەمریکی لێبێت نائارامی لێیە. کاتێک هاتنە ناو بازنەی 300 کیلۆمەتری ئێمە بە یەکەم موشکی ئێمە هەڵاتنیان هەڵبژارد و 1000 کیلۆمەتر پاشەکشەیان کرد. هەر بۆیە ئێستا تەواوی بنکەکانیان لەژێر گورزی موشەکەکانی ئێمەدایە. باش بزانن دەستپێکی جەنگەکە لای ئێوە بوو، بەڵام کۆتاییەکەی لای کۆماری ئیسلامی ئێرانە. ئێمە کات و شێوازی کۆتایی هاتنی جەنگەکە دیاری دەکەین و بۆ جەنگێکی درێژخایەنیش لە هەموو ڕوویەکەوە ئامادەین. جێگەی گلەییە کە هەندێک لە میدیاکانی هەرێم لەم جەنگەدا بوونەتە دەمڕاستی ئەمریکا و زایۆنیستەکان. نەیانویست یەک موشکی ئێمە پیشان بدەن کە بەر ئامانج کەوتووە کەچی هەموو کات ژمێرەک وێنەی ئاگر و خوێن لە تاران بڵاو دەکەنەوە. که رهبر ما در سن 87 سالگی